گۆڕانکاریەکانی ژیانە گۆڕانکاریەکانیش لە جۆری کۆمەڵایەتی و جۆری تونوتیژەکان ڕوویاوە لە هەرێمی کوردستانە کاتێک کە سەیرەکەی سەرەتا تونوتیژەکان جیاواز و بەڵام ئێستا کە سەیرەکەی شێوازێکی تری وەرگرتووە بۆیە کاتێک کە کەیسێکە چێتە ناو دادگاکانەوە زۆر بە هێواشی کاری لەسەر ئەکرێت و زۆر مهتەم نین بە کاروباری ژنانەوە بۆیە نووسنگەکانی بۆ داهاتوونی تونوتیژی ژنان هەیە کە زیاتر مهتەمە بە کەیسەکان و کار لەسەر ئەماکە بۆیە لە دادگاکانە کەیسەکان تا ڕادەیەکی زۆر دووە ئاکەوێت هەندێک جار کەیسەکان گۆڕانکاریان تیاکرێت هەندێک جار کەیسەکان مهمەشەکرێن بۆیە پێویستە کە حکوومەت و لایەنی پەیوەندیدار بە گرنگێکی زیاترەوە سەیری کەیسەکانی تونوتیژی ژنان بکات چونکی ڕۆژانەی بە ئەبینین ژن کوشتن لە هەرێمی کوردستان زیای کردووە تونوتیژەکانی خێزانی زیای کردووە هۆکارەکانیشی هۆکاری ئابووریە کۆمەڵایەتیە گۆڕانکاریەکانی کۆمەڵایەتیە گۆڕانکارە سیاسیەکانە کە لەم دەوروبەرەیان ڕوویانیەوە بۆیە ئێمە بەردەوام تاکەکانمان بەرەو تونوتیژی ئەڕوالەوەی کە بەرەو تاکێکی مەدەنی بڕوە ینی زۆر ئاساییە بەلای تاکێکەوە کە هەموو خێزانەکەی یەکوژێت زۆر ئاساییە بەلای پیاوێکەوە کە هەموو ئەندامانی خێزانەکەی لەناو ئەبات بۆیە ئەمانە ئەو گرفتە کۆمەڵایەتیانە کە ڕوبەڕیان بوو بۆیە پێویستەکە لەگەڵ یاسایە ئەو یاسایانەی کە تایبەتن بۆ بوارانە وەکو خۆیان جێبەجێ بکرێ دادگاکان وەکو خۆیان بڕیان لە کەیسەکان بن و هەروەها ئەوەشی کەمێتەوە ئەو هۆشیاریە کۆمەڵایەتیە کە پێویستە لەیان سەرجەم سێکتەرەکانی کۆمەلگەوە بکرێت وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەروەها دام و دەستگا فەرمیەکان وەکو وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ئەوقاف وەزارەتی ناوخۆ ئەمانە پێویستە هەر کەسە بە مەهامی خۆی هەڵبسێ کاتێککە هەر کەسە و بە مەهام و کاری خۆی هەڵسا کەیسەکان لە محکەمەیان ڕێکارێکی یاسایی وەکو خۆی وەرگیر ئەو کاتانە سەرەکی کۆمەلگە وردەوەدە بەرەو یاسایی بوون و ئاسایی بوونەوە ئەڕات هیوادارین ئەمە بە چای خۆمان بینی و ئەم هەڵمەتانەش گرنگێکی خۆیانیان هەیە لە کۆمەلگایە هیوادارین تەنها هەڵمەت نەبێ هەڵمەتێک بێ بە جدی کاری لەسەر بکرێ و گۆڕانکاریەکان ببینین لە ئایندەیەکی نزیکە چونکی ئێمە بەرەو هەڵمەتی نیشتیمانی تونوتیژی ژنان ڕۆین بۆیە پێویستەکە لەوم هەڵمەتەیە بتوانی بێتمان لەو مدەیە گۆڕانکاریەک ببینین جیاوازێکی تر ببینین و سپاس.